بناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان ڕێخەر و ئامادەکار و ئامادەبوان و بەشداربوانی بەڕێز بەناوی پارێزگای سلێمانیەوە پیرۆزباییکردنەوەی ئەم ئۆفیسەی مەکتەبی ڕاگەیاندن و ڕۆشنبیری پارتی دیموکراتی کوردستان ئەکەم لە سلێمانی دۆستان و سلێمانی و هەموو لاکانەزانن من بۆ نەو یادەوەری حیزبیەکان زۆر بەدەگمە نەچم تەنیا بۆ ئەوە نەنەبێ کە نەوێت لە ڕێی ئەو کار و نووسینگە و بەرنامە حیزبیەوە خزمەتێک بەکایی گشتی بکەن، خزمەتێک بە ئاشتی کۆمەڵایەتی بکەن، خزمەتێک بە پێکەوە ژیان و یەکتر قبوڵکردن و زەمینەیەکی لەبار بۆ یەکخستن و ڕێخستنی وتارێکی نیشتیمانی ئامانجێکی نیشتیمانی کار و پرۆژەیەکی نیشتیمانی بکەن. ئەمڕۆژ لێرین بە هەمان ئامانج بەو ئومێدەم ئەگەر مەکتەبێک لەم ئاستەیە نووسینگەی مەکتەبێک لەم ئاستەیە لە پارێزگای سلێمانی نەبوو بێ ئێستا هەبێ تەواوکەری ئەو بەرنامە و دەست پێشخەریانە بن کە لە ماوەی ڕابردووە کراون تەواوکەری ئەو ئەجەندایە بێ کە ئیتر کورد ئەبێ ئەگەر ئەزمموی لە سەرکەوتنەکانی نەکرد بێ ئەزمون لە شکستەکانی وەرگێ نەهامەتیەکانی ڕابردوو دووبارە نەکاتەوە کە سەرچاوی هەمویان ناکۆکی و دووبەرەکیە نەخوێندەواری و هەژاریە وەکو ڕەوانشاد ئەحمەدی خانی ئەفەرمێ دەرد و دای ئێمە سێشتە ناکۆکی و دووبەرەکیە نەخوێندەواریە هەژاریە ئەو دوانەکەی دواییشیان بە سەرچاوی دووبەرەکی و ناکۆکی دەستنیشانەکە بۆیە چەند یەک بین چەند تەبابین تەبابوون بریتی نییە لەوەی هەمومانەکو یەک بیرکەینەوە و بریتی نییە لەوەی هێزێکی سیاسی بیەوێ بە ڕەشبگیری و زۆربگیری هەمومان وەکو یەک لێ بکە هیچ ڕەنگێک نەهێڵێ هیچ دەنگێک نەهێڵێ ئازادیەکان فەرامۆش بێ نەخێر ئێمە گرنگ و ئازایەتی و ئازادی ئەوەیە کە بەڕێزگرتن لە جیاوازیەکانی یەکتری بە قوبوڵکردنی جیاوازیەکانی یەکتری بە پاراستنی زەمینەی ئازادی بتوانین بەیەکەوە کاری هاوبەش بکەین بەرنامەی هاوبەشدا بنین بەرەو ئامانجی هاوبەش بڕۆین ناکۆکیەکان لەتمان نەکەن نەمانترازێنن و جیاوازیەکانمان نەبنەمایی ئەوەی کە زیاتر لە یەکتریمان دوور بخەنەوە من ئومێ دەکەم ئەم ئۆفیسا و ئەو کەناڵانی لەگەڵ ئەم شوێنە ئیشەکەن و ئەو ئەرک و ڕاهێنان و بەرنامە و پرۆگرام و گەشە پێدانی کە ئەم مەکتەبە بەڕێزاوەنەی من ئاگادارم لە دوای کۆنگریانەوە بەرنمەیان بۆ داڕشتووە بە تایبەتی بە ئامادەبوونی بڕای بەرێزم کاک دکتۆر سالار عوسمان و هەموو ئەندامانی مەکتەبەکەی و هاوکارەکانی کارێک بکەن کە بە هەمومان ئەو ئەرکەی لەسەر شانمانە جێبەجێ بکەین ئەگەر ئەرکێکی زۆر کەوت بێتە سەر هەموو کەناڵەکان سەر هەموو هێزە سیاسیەکان سەردام و دەستگاکانی حکومت زۆرتر لەمانەوە بەقەد ئەمانە ئەکوێتە سەر ئەم مەکتەبە لە بەرەوەی پارتی دیموکراتی کوردستانە و لە بەرەوەی پارتی دیموکراتی کوردستان هێزێکی سەرەکی و یەکەم و کاریگەری ناوکایی سیاسی و حکومڕانی هەرێمی کوردستانە یەکەم بوون تەنیا بریتی نییە لەوەی کاسی سەرکەوتن بەرزکەیتەوە بەڵکو ئەرک و بەرپرسیارەتی لەسەر ئەو هێزە سیاسیەش گەورەترەکە زۆرترەکە بۆیە من جارێکی تر لێرە دووپات یەکەمەوە لەم بۆنەیەشە ئومێ دەکەم ئەو دەستپێشخەریەی بەڕێز مەسعود بەرزانی لە ڕۆژانی ڕابردوو کردی بۆ ئاشتەوایی لە کوردستانە بۆ کۆکردنەوەی هێزە سیاسیەکان بۆ کۆبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە خێرایی بەڕێوە بچێ کەمێک ساردبوونەوە لەو بەدەمە و چوونەیە ئەبینم ئومێ دەکەم بەدگومانی ئێمە بێ واپی کە لە ڕۆژانی ئایندەیە کۆبوونەوەی بەرهەمدار ببینین کۆبوونەوە تەنیا بۆ شۆی کەناڵەکان تەنیا بۆەوە ناوەکو سی ساڵی ڕابردوو بە خەڵک بڵین یەکین و لە ژێریشەوە ئێسکی یەکتری پشکێنین و پەنجە یەکتری پشکێنین و سەری یەکتری لە بینبەرین نەخێر کورد لە دۆخێکایە دوای 100 ساڵ لە لۆزان باشترین دۆخی نێودەوڵەتی بۆ ڕەخساوە تەنیا ئەم جارە 100 ساڵ لەمەوە پێش هیچ کەسێک هیچ دەوڵەتێک هیچ شوێنێک لەسەر ئێمە کۆک نەبوون هەمویان کۆک بوون لەسەر لەتکردن و پەرکردن و بە تۆزی ناودڕکردن و تۆزی ناوباکردنی کورد بەڵام دوای 100 ساڵ بە حکومەتی ئیتیحادیەوە تا وڵاتانی چواردەورمان تاک و ڕووس و ئەمریکەکان بە ئێمەیانوت ئێمە لەسەر هیچ شتێک لەسەر ئاستی نێودەوڵەتی و دنیایەک نین تەنیا لەسەر یەکڕیزی ناوماڵی کوردیەکین بەڕاستی تر شەرمێکی گەورەیە کە ئەبێم شەرمە بگۆڕین بۆ شانازی ئەبێ ناکۆکی نەهێڵین چونکە ئیسا دەرفەتی نێودەوڵەتی و ناوخۆیی و ناوچەیی بۆ ئێمە ڕەخساوە تەنیا هەڕەشەیەک ئەم جاراگەر لە چارەنووسی کورد بکرێ لەم قەوارەیە بکرێ لە بەردەوامبوونمان بکرێ بەڕاستی ئەم جارە خۆمانین شەرمە جارێکی تر ئەم بەرپرسیاری تێبەشانی هیچ کەس و دەوڵەتێکی ترابین ئیستا ئێمە لە خۆراوەی کوردستان حکوومەتی خۆسەریمانەیە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە لە گۆڕانکاریەکانی کۆماری ئیسلامی ئێران
هەموو ئەو گۆڕانکاریە کۆمەڵایەتیانەی بوون هەموو نەتەوە ئاین و مەزەبەکانی ئەو وڵاتە بە دەستکەوتی کوردی ئەزانن و گۆڕانکاری زۆر ڕیشەی ڕوویاوە ئەنجامی هەڵبژاردنەکانی دەوڵەتی تورکیا بەسراوەتەوە بەوەی کە کامیان ئەتوانن داخوازیەکانی کورد وەڵام بنەوە و ئابووری خاوەن سەرمایە و هەدار و بەرهێنەرەکانی کوردن کە ئیسا ئابووری ئەو وڵاتیان ڕاگرتووە و ئیستا کورد لەوێ نەخشێکی گرنگی هەیە لە ڕەوەندی کوردیش خۆتان شایەتی ئەوەن بۆ یەکەم جار ئەم ساڵ دەوڵەتە گەورەکانی دنیا لە ئەمریکاوە تا بەریتانیا تا ئەڵمانیا تا ئیتالیا تا فەڕەنسا کە من خۆم لە بەشی هەرە زۆریانە بەشداریم کرد حکوومەت و پەرلەمانی ئەو وڵاتانە بۆ یەکەم جار لە مێژووە یادی نەورۆزیان و یادی هەڵەبجەیان بۆ کورد کردوێتەوە ساڵەکانی تر یادیان نەکردەوە بۆ وڵاتەکانی بۆ نەوەتەوەکانی میلەتەکانی ڕۆژهەڵات بۆ یەکەم جار ئەم ساڵ بەڕەسمی ئەم یادەیان بۆ کورد کردوێتەوە ئیتر پێویستە کورد لەم پەیامانە تێبگا جارێکی تر ناکۆکی وەدەرنێ و ئێوەی خۆشەویستیش لەم مەکتەبە لەم نووسینگەیە هەوڵ بن ئەو دەرفەتی ئازادیانەی کە لە سلێمانی هەیە فراوان تریکەن نامانەوێ هیچ ڕەنگێک لە زەمینەی ئازادی و ئازادی ڕادەربڕین و ئازادی میدیایی و ئازادی بیرکردنەوەی ئەم دەڤەری ئێمە وەم کوردستانی ئێمە غایب بێ بێبەش بێ و ئومێ دەکەم هەموو ڕەنگەکان بە ڕەنگی شەبەنگی خۆر ببنەوە بە ڕەنگی ڕاستەقینەی ئەو خۆرەی لە ئاڵاکەمان دامان ناوە و نەهێڵین ئەو خۆرە ئاوا بێ و خۆری کوردستان هەردەم گەشاوە بێ ئێوەی خۆشەویستی شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.